لە چەمچەماڵ هاتوومە لەخوا بەزادی و ئەمەلیاتەکە لای دکتۆر دلێرچینە لەخوا بەزادە هیچ ئەیبێکم نیسە زۆر باشم خەوم باش بووە بێتاقەتیم باش بووە تەنەفەسیم نەماوە سەرێشم باش بووە قاجێشم باش بووە لەخوای بەزادیە جانێشەکەم باش بووە سەحەتم خۆشتری سا لەخوای بەزادە زۆر باشم سپاس بۆ خوای گەورە خێری دکتۆر بنووسەیە زۆر باشم لەخوای بەزادێ 138 کیلۆ بووم ئێستا بوومەتە 114 کەمترش لەوانەیە ئێستا کەمترش بێتم چکە دەمێکەوە هەفتەی زیاتر خۆم نەکێشاوە سپاس بۆ خوای گەورە زۆر ئیسفادەی زۆرم لێ کردووە ئەوەی حەزی لێتی بابێ زوو بیکات بەخوای زۆر خۆشە من ئێستا تەمەنامان کرد ئەمە خۆزگای 2 ساڵ پێشی سەرم کردایە ئەم ئەمەلیاتە زۆر ئیسفادەی باشم لێ کردووە زۆر سپاس بۆ دکتۆر دەستی خۆش بێ لەشی ساغ بێ ئەمەلیاتی جوانی بۆم کردەوە وڵا بەڕاستی زۆر یارمەتیمیانە دەستیان خۆش بێ گشتیان زۆر باش و لەگەڵمان جوان خزمەتمیان کرد گشتیان دەستیان خۆش بێ زۆر باش بن وڵا ئێتە خەری ئیشی ماڵەکەم ویتر خەریسا لەخوا بزار دوکانی قنجداناوە خەریکی ئەوم لەخوا بزار عیبش نییە زۆر باشن سپاس بەخوای گەورە سێ بناڵمێ سپاس بەخوای گەورە تەمەناکەم 2 ساڵ پێی سەرم کردای ئیستا بەڕاستی ئینجازانم ژیان چۆنە ئەمە نەخۆشە نەبێتەوە وڵا بەڕاستی تۆ ترسشکان پارشکان بەڕاستی یارمەتی مدا دەست خۆش بێ زۆر سپاس دکتۆر گیان میهرەبانی دڵسۆزی و لێزانی